بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، لە خزمەت سێبەری ژیانی هاوڵانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم چەند وتارێکمان گوزەراندووە. هەندێک لە هاوڵە خۆشەویستەکان لەژێر سێبەری عمری شیرین و جوانی ئەوانە ژیانمان بەسەر بردووە. مصعبی کوڕی عومەیرمان باس کردووە، معاذی کوڕی جەبەل، ئەبوو بەصیر، ئەبوو ئەیوبی ئەنساری، خەبابی کوڕی ئەرەت، زەیدی کوڕی حارثە، زوبەیری کوڕی عەوام، عەماری کوڕی یاسر، تەڵحەی کوڕی عوبەیدیلله. ئەم هاوڵە بەڕێزانە لە خزمەت حیاتەکەیانە وەستاوین و لە پرشنگی نوری ژیانی ئەوان سوودمەند بوون. ئەمڕۆ لە خزمەتتانە ئەچمە خزمەت هاوڵێکی تری خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم، بزانین سێبەری ژیانی ئەم هاوڵەمان چۆنە، ژیان لەگەڵ ئەم هاوڵەیە گوزەر ئەکەین و بەسەر ئەبێن. هاوڵەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تامی میوەکان ئەدەن، هەر یەکەیان تامی خۆی هەیە، هەر یەکەیان ژیان لە خزمەتیە جۆرێک لە جۆرەکانە، شێوازێک لە شێوازەکانە. هەر کەسیان خوای گەورە کۆمەڵە تاقەی تایبەتی داوەتێ. ئەمڕۆ ئەچینە خزمەت یەکێک لە هاوڵەکان کە باس ئەکرێ باڵایەکی بەرز و زەعیفی هەبوو، دەموچاوێکی سوورڕەنگ و خاڵخاڵی سوور لە ناو دەموچاویە هەبوو کە بریتی بوو لە جوندوبی کوڕی جەنادە ئەبوو ذەڕی غیفاری، کە ئەبوو ذەڕی غیفاری یەکێکە لەو هاوڵە بەڕێزانەی لە پێش ئیسلامیشە قەت بتی نەپەرستووە، سوژدەیەوە بت نەبردووە. کار و پیشەی ئەم پیاوە طبعا تیرەی بەنی غیفار مەشهورن، تیرەیەکن لە نێوان مەکە و مەدینە ژیانیان بەسەر بردووە. حیاتی ئەوان هەر هەموو لەسەر ڕێگرێتی بووە و پیشەی ئەبوو ذەڕی غیفاری پێش ئەوەی موسڵمان بێ ڕێگرێکی زۆر باش بووە، قاتع الطەریق بووە و زۆر کات ئەڵێ بە ئەسپەکەی بە تاقی تەنها پەلاماری لادەیەکی ئەدا، چی پێویست بوو ئەیهێنا و ئەگەڕایەوە، و هەندێک جاریش بە پێ پەلاماری ئەدا و هەرچی پێویست بووایە کۆی ئەکردەوە ئەیهێنا. بە لەحەزاتێک دەوڵەمەند ئەبوو ئەوەی کە ئەویست کۆی ئەکردەوە، مەڕووماڵاتی جاری وا بوو، یەک لادەی ئەخستە پێشخۆی و ئەیگەڕایەوە و بەکاری ئێهێنا. مەشهور بوو و چست و چالاک و زۆر تند و تۆڵ جسمێکی پتەوی هەبوو. جارێکیان ئەبوبەکر سیدیق پرسیاری لێ کرد، وتی باشە تۆ چ خوایەکەت ئەپەرستی پێش ئەوەی موسڵمان ببی، چیت ئەپەرستی؟ فەرمووی وەڵڵاهی من لە پێش ئەوەی موسڵمان بم ئەو خوایم ئەپەرستی کە لە ئاسمانە. چەند کەسێکی کەم هەبوون لەسەر دینی تەوحید مابوونە بتیان نەئەپەرست. ئەفەرمێ کاتێک کە بەیانی ئەهات ئەچووم سێری خۆرم ئەکرد، دیقەتم ئەدا هەتا خۆر تەواو گەرم ئەبوو، کە خۆر تەواو گەرم ئەبوو ئەموو خوایە من ئەم خۆرە ناپەرستم، تۆ ئەپەرستم کە ئەمە خەلق کردووە، بەڵام هێشتا نادناسم بە تەواوی. بەڵام لەناو ئەم زەمەنی فتنە و زەمەنی بتپەرستیە زۆرەیە، ئەبوو ذەڕی غیفاریەکێکە لەوانەی زۆر عاشق و عەوداڵی خواناسی و خواپەرستیە. لەگەڵ ئەوە کار و کەسابەتی ئەمەیە، لەم لاوە خواناسێکی باش وەت ئەوێت تەوحید بەرپاکە. ئەفەرمێ ئونەیسی برام، طبعا سێ کەسن ئەمان لە ماڵێکە، باوکیان کوژراوە لە جەنگێکە. ئەبوو ذەڕی غیفاریە لەگەڵ ئونەیسی برایە لەگەڵ دایکیانە پێکەوە ژیان ئەبنە سەر. فترێک لە ماڵی خاڵیان ئەژین و دوای ئەگەڕێنەوە، ئەچنەوە ناو غیفار. لە قەبیلەی بەنی غیفارە زۆر ڕێز لە ماڵە ئەگرن، چونکە ئونەیس شاعرێکی زۆر بەقووەتە. لە ناو عەرەبیشە لەکوێ شاعرێکی زۆر بەقووەت هەبێ ئەوان زۆر ڕێزیان لێگرتووە، چونکە ڕێزگرتنی شاعر بە نسبەت عەرەبە زۆر گەورە، وەکو وا بۆ ئیعلامی ئەو وڵاتە، ئیعلامی ئەو مەنتیقە هەر هەمووی شعری بەسەر گەورەکانیان ناوتووە، بەسەر جەنگەکان ناوتووە. اینجا هەر کەسێک پارە و سەرەت و سامانی دابێتی ئەمڕ زۆر ڕێزی لێگرتووە. ئەفەرمێ
کاتێک کە ئونەی زۆر ڕێزی لە ئێرە ئەوانش زۆر بە ئیسراحەت لە سێبەری ئونەی سادانیشت بوون لەم لاشە ئەبوذر خۆی زۆر قارەمانێکی باش بوو خەڵکی گوندەکە و با بڵێن ئەو گەلە زۆر ڕێزیان لەم عائیلەیە ئەگرت جارێکیان ئونەیس لەگەڵ کەسێکی یەهودیە بوو بە مناقەشەیان لەسەرەوەی کامیان شعرەکانیان باشتر و شعری باشتر ئەڵێن پیاوێکیان کرد بە حاکم لە بینی خۆیانە لە مەککە کە شعری باش ئەناسی ئونەیس چۆ ناو مەککەوە چۆ ناو مەککەوە دەستی کرد شعری خۆی خوێندەوە ئەگەر ئەم شعرەکەی بردیەوە ئەگەر کابرا بردیەوە کابرا یەهودی ئەم ئەسپەکەی خۆی ئەداتی ئەمیش بردیەوە کابرا یەهودی وشترەکەی خۆی ئەداتی هەردووکیان شعریان وت و حەکەمەکەش وتی وەڵا ئونەیس تۆ بردەوە ئەوە کاتێکی زۆر مناسیبیشە کە تۆ بردوێتەوە ئەو وشترەکە وەرگرە ئەم کابرا یەهودیە دوو جار دۆڕاوە چونکە لە ناو عەرەبا کەسێک هاتووە ئەڵێ من پێغەمبەرم داوای تەوحید دەکا ئونەیس گوێی لەم قسانە بوو وتی چۆنە کێیە پرسیاری کرد وتیان وەڵا ئیتر کەسێکە تازە سەری دەرهێناوە ئەم قسانە لەسەری باسەکرێ هێشتا خۆی بە تاوای باسی نەکردو بەس خەڵک باسی ئەکا ئەڵێن وتوێتی پێغەمبەرم ئونەیسیش بە پەلە گەڕای وەلای ئەبوذەر کورە ئەبوذەر ئەو شتەی کە تۆ بە دوایە وێڵی و ئەگەڕێی دۆزیمەوە ئەڵێن پێغەمبەرێک هاتووە وتی دەی ئونەیسی برام بچۆ بە وردی پرسیارم بۆ بکە هەتا ئەیبینی ئونەیس چۆ ناو مەککەوە خەڵکی مەککە زۆر ڕێزیان لە ئونەیسە گرت ئەفەرمێ لە ناو مەککە چاودێری کرد تا خۆی پێغەمبەری خوای بینی صلی الله علیه وسلم و گوێی لێگرت هاتەوە وتی وەڵا ئەبوذەڕی برام ئەم پیاوە ئەمر بە چاکە ئەکا هیچ خراپەیەکم لێ نەبینی خەڵک ئەڵێن شاعرە بەخوا شاعر نییە من خۆم شاعر ناسم ئەڵێن کاهینە بەخوا کاهینم بینیەوە ئەم وانیە ئەڵێن جادوگەر و ساحرم بینیەوە وانیە بەخوا قسەکانە باشە بەڵام بەخوا دڵی من تێراو ناکە بەخوا بێ خۆم بچم بۆ مەککە ڕۆشتە ناو مەککەوە بەزوتی ها برام ئاگات لێبێ نەچی لە ناو خەڵکا بڵێ وەڵا ئەوە من بە دوای محەممەدا ئەگەڕێم و ئەوانە دوای زۆر عەزیەتت ئەدەن وریابە ئەویش ڕۆشت خۆی شاردەوە لە پەنای کەعبە ئەڵێ چەند ڕۆژێک مامەوە هەر چاوەڕێمە کرد دەی کەسێک بەشکم پرسیاری لێ بکەم ئەڵێ ئەخیرەن مناڵێکم بینی هات بە دەوری کەعبە تەوافی کرد و پێوتم ئەڵێ تۆ کەسێکی غەریبی و ماڵ نییە بچی بۆی ئەڵێ وتم وەڵا کەسێکی غەریب ماڵ نییە بچم بۆی ئەڵێ عەلی کوڕی ئەبی تاالب بوو پێشم کەوتی وتی وەرە لەگەڵ منە ئەڵێ ڕۆژی یەکەم لێ نانم خوارد ڕۆژی دووهەم وتی ئەڵێ ماڵی خاوەن ماڵ نازانیتەوە وتم ناوەڵا نایزانمەوە ئەڵێ ڕۆژی دووهەمیش چوومەوە هیچ قسەمان نەکرد ڕۆژی سێهەمیش چووم ئەڵێ ڕۆژی سێ عەرەب طبعاً طبیعەتێکیان هەیە لە ئیستیضافە سێ ڕۆژ میوان هیچ پرسیارێکی لێ ناکەن بۆچی هاتووی کارت چیە دوای سێ ڕۆژ پرسیارەکەن ئەڵێ دوای پێوتم بۆچی هاتووی چیت ئەوێ لەم شارە کێ پارەی بردووی کێ زوڵمی لێ کردووی ئەڵێ وتم وەڵی بە مەرجە پێتەڵم ئەبێ بم شاریتەوە لای کەس باسی نەکەی وتی بێ خەم بە واللهی ئەڵێن کەسێک هاتووە بە ناوی محەممەد و ئەڵێ من پێغەمبەرم هاتووم ئەو کەسە ببینم بە دوای ئەوە وێڵم وتی ڕێگەیەکی زۆر باشت پێکاوە و زۆریش باش هاتووی مادام سبەینە من ئەدبم بۆ لای بەڵام ئەبێ زۆر بە وریایی بڕۆین لە دەرەوەی مەککە ئێستا دانیشتە لە ناو مەکان نییە تخوا سێ ڕۆژە من هاتووم لێرە هەر چاوەڕێکم بەشکم لە سوچێکی مەککە و لە کەعبا ببینم نا لێرە نییە لە دەرەوەی مەککەیە پێکەوە ئەڕۆین بەڵام ئاگات لێبێ من مڕاقەبە ئەکرێم لەکوێ کەسێکم بینی خەریکی پێڵاوەکانم ئەبم دائەنیشم تۆ بڕۆ مەوەسە بە دیار منەوە دوای من خۆم پێتەگەمەوە ئەڵێ چەند جارێک خەڵکمان بینی خۆی لا ئەدا خەریکی پێڵاوەکانی بۆ چۆ سێبەرێک منش کەمەکەمە ئەڕۆشتم هەتاوەکو ئەو بە دوامە ئاهات وردە هەتا گەیشتینە ماڵی ئەرقەمی کوڕی ئەبی ئەرقەم ئەڵێ کە دەرگا کرایەوە نوری جوانی پێغەمبەری خوام صلی الله عليه و آله وسلم بینی ئەڵێ خۆم پێ نەگیرە نەمزانی ئەم کەلیمە چۆن بە زمان ما هات وتم السلام عليك يا رسول الله صلى الله عليه وسلم صلاة إخوة لبي أي بيغمر إخوة بويا أفرموني يكمين كسي وشيء السلام بكار هنا بلنا أم أمتا أبو ذر غفاري أول يكم كسي أم كلمة بكار هنا أفرمي أم كلمة يم بكار هنا أوش فرمي وعليك الله نيود وعليكم السلام دواتر وعليكم السلام لنا إسلام أدرز ورحمة الله وبركاته بيابو أفرمي كاتك عرض إسلامي بو كردم قبولم كربدل لخدمة بيغمري خويا صلى الله عليه وسلم
فرمي خوشوي زرويتي كردم فرموي اكتم هذا الأمر أم بابة بشارة ولا كزباسي مكة وارجع إلى بلدك بتشرب وشويني خوت فإذا بلغك ظهورنا فأقبل أكر زانيت كأيما الظالبون وسركوتين رجع لرجان وروب ولا من أوكاتا الله يوتن فوالذي بعثك بالحق قسم بوك سيكتوي بحق ناردوا لأصرخن بها بين أظهرهم بخواء بك كلمة توحيد لأنه بشتي قريش هاواري بيبك الله تشوم بناي كعبة وهوارم كر هو خلقي قريش هو خلقي قريش أكوب بنوا على خلقي شمو كوبنا بدوري كعبة الله يوتن ديكيو بقرن أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله الله هر همویان هستن بوم پلامریان دام زوریان لیدام الله والله شوینه کم نبو همویان بکو سور ابینی هر شوینه که خوم سیره کر سور بو الله عباس لیوتی پری عباس امامی پیغمبری خواه صلی الله علیه وسلم وتی قريش شیء کن کل بردستان مرد هرچی کاروانی ایو بلای غفاراتی اپره بخوا نبن خاونی هیشتک الله همویان دستیان سهر بو دستیان لی خلقرتم الله تشوم پنای ئاوی زەمزەمەوە ئەو کاتە ئاوی زەمزەم چاڵایەکی قوڵ بووە ئەڵێ چووم خۆم شۆرد و خۆم شاردەوە و دەستم کرد بە ئەو خواردن ئەڵێ ئاوی زۆرم خواردەوە ئەڵێ هەستم کرد تاوە تێر بووم ئەڵێ بەیانی هاتمەوە هاوارم کردەوە هۆ قوڕێژ ئاگاتان لێبێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله ئەڵێ بە هەمان شێواز پەلاماریان دام ئەڵێ زۆر عەزیەتیان دام ئەڵێ وەکو ئیعلام وابوو ئیسلام بەیان کەی على عين عباس فريا كوتو وتي كل غفاره نكن كارواني كانت انا ما كوتا خطروا على الرجي سيمش بهمان شوازم كر زور يعني ليدام على انجا شو مو بولا منطقي خوم على عرزي انيس كرد وربا اسلام ورقره على انيس ابراهيم هربتي والله بيشتو نم اويست ادبا تو براي غوري مني بيشتو اسلام بونو مسلمان خوم راغينم پێکە و مسلمان بوون دایکیان لەگەڵانە مسلمان بوون ئەفەرمێ غیفارە بکردایە بە دوو بەشەوە ڕێک نیوەی مسلمان بوو لەسەر دەستی ئەبوو ذەڕ ئیتر ئەبوو ذەڕ لەوێ مایەوە گەورەی غیفار پێشنوێژی بۆ ئەکردن دەنکە لە غیفاریەکان پەیوەندیان ئەکرد بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵام ئەبوو ذەڕ خۆی نەهاتەوە ناو مەککە بەڵام داخێک لە دڵیا دروست بوو لە یەکێک لە ڕیواتەکانە ئەڵێ هەر بەینە ئەبوو ذەڕ بیری ئەکەوتەوە ئەم قاتعی طەریق بووە ئاوا بوو قوڕیش ئاوا لێیان داوە ئەڵێ ڕێ بە كارواني قريش قل أشوف سرجع ده أيود إلا أبي بلن لا إله إلا الله محمد رسول الله إن جا كاروانا كتان أدمه الله أجب مجهولي سريع لبردمي زي اللي كريم لا إله إلا الله محمد رسول الله أيود يسبرون كاروانا كأدانه الله هم جاري كبيري أكو توكل شون يعني دا وتولي خوي بملي أكرده أيود لسر توحيد لي عندهم أبي التوحيد بزماني أنا أبوتري أبو ذر غفاري كاتك بيغمر إخوة صلى الله عليه وسلم هجرتي كرد خلقي غفاري همو كو كرده وتي كورا خلقي نورن بخوا أو كاتيك همو بينش كز مسلمان بوبن كمن ختشوم خزمتي وتي كسركوت بورا وبولا موا سركوت وهجرتي كربو مدينة تازا أمبو أمريكي زور قورا ورن بابيكو تشين بو مدينة همو أهلي غفار هات لقال ياتشون خزمت بيغمر إخوة صلى الله عليه وآله وسلم أبو ذر لبيشيانا وسنجي در برانبو زود الخوش بو پیغمبری خوا صلی الله علیه وسلم که ابو ذر بینی فرمی ابو نمله تو باوکی میروچکانی طبعا ذر عربیه به معنای میروله وردی سوریه نملش به معنای میروله وتی تو ابو نمله وتی نه ای پیغمبری خوا صلی الله علیه وسلم من ابو ذر علماء لیرا استنباطی کی زور گوره لم فرماشتی پیغمبر اکرم صلی الله علیه وسلم الان خوشویستمان بو ناسینوی ناوکانی خلق كومالي علامتي الدموچاوي لسر كسكان دا أنا بوائي ناسينو طبعا لا علمي بقاي هرشتك لذهني تويا بيوسي بصورتك صورتك دانا أبو دموچاوي أبو ذر سور بو بلام خالص سوري وردي بيو بوكو ميرولي سور ناي أبو ذر بوابي ركوتو بلام كلمة أبا النملة وشكيلي قرى في غمري صلى الله عليه وسلم بلام تصويرك هلا ذهن يا مابو بۆیە ئەفەرمون باشترین شێواز بۆ ناسینەوەی ناوەکان ئەوەیە لە وەجهی کەسەکەتەوە شتێکت دانابێ ئەو سوورەتە لەگەڵ ناوەکەیە ڕەبتێکە پێکەوە کردبێ طبعا مەسەلەی ناو لە حیاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بابەتێکی گەورەیە ناوی کەسەکان گۆڕینیان دانانی ناوی نوێ بۆ شوێنەکان بۆ کەسەکان
بۆچ حتا جلوبەرگ و پۆشاکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمووی ناوی هەبوو هەموو ناوێکیش ڕەبتێکی هەیە بە معناکەیەوە دائیمە ئینسان بۆ ئەوی تەرکیزی لەسەر شتێک هەبێ دائیمە ئەگەر ئەو کەلیمەیە ئەو وشەیە ڕەبت کاتەوە بە شتێک لە شتەکانەوە لەو کەسە لە وەجهی ئەو کەسە لە دەموچاوی لە باڵای ئەو کەسە ئیتر ناوی ئەو کەسە یا صیفەتی ئەو کەسەی لەبیر ناچێتەوە ئەفەرمێ وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە غیفار هەمووی هاتۆ بۆ لاو فەرمووی غەفار غیفار غەفەر الله لها ئەوە غەفارن هاتوون تیرەی غیفارن لە ناوی غەفاری خواوە وەریگرت دەی خوا بۆ خاتی گەورەی خۆی لێیان خۆش بێ لە هەموویان خۆش بێ ئەفەرمێ هەموویان ئیمانیان هێنا بەنی غیفار لە خزمەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لە هەموو غەزوەکانە ئیتر لە دوای ئەمە ئەبوو ذەڕ لە خزمەتیە بوو یەکێک لەو کەسانەی کە عمری گەورە بووە خزمەتکاری پێغەمبەری خوای کردووە صلی الله عليه وسلم بریتە لە ئەبوو ذەڕ لە غەزوەی تەبووکە خۆشەویستمان کاتەکە زۆر گەرمە ڕێگە زۆر دوورە ماندوون کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دەرچوو فەرمووی هەموو کەس بابێت لە ڕێیە ئەیانوت ئەی خۆشەویست فڵان کەس نەهاتووە فەرمووی دەعوه وازی لێ بن ئەگەر خەیری تیایە پێتان ئەگا گەر شەڕی پێوە بێ بانەیە دوای مەسافەیەک ڕۆشتن وتیان وەڵا ئەبوو ذەڕیش نەهاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێدەنگ بوو ئەبوو ذەڕ لەگەڵ هاوڵانە درەنگ کەوت دوایی هەرچی کرد هیچی نەبوو وشترێکی زۆر گەڕی لاوازی هەبوو وشترەکەی خستە ڕێ ڕۆشت بەم سەحرایە وشترەکەی نەئەڕۆشت توانە ڕۆشتنی نەما کورتانی وشترەکە و زینەکەی و هەمووی لێ کردەوە کردی بە کۆڵی خۆیەوە اینجا خۆی کەوتە ڕێ بە تاقی تەنها هەر ڕۆژ جێش دوورە کەوتەوە ئەوەندەی تر ئەڕۆژ ئەم هەر ئەڕۆشت خۆشەویستمان لە شوێنە لای دابوو لە دوورەوە لە سەحرا سەیریان کرد وتیان وەڵڵاهی خۆشەویست وا تارمایەک دیارە بە تاقی تەنها نەفەرێک بەو سەحرایەت وتی لە چ جیهەتێکە وتیان وەڵا لە جیهەتی مەدینەوە وردەوردەیە فەرمووی کون ئەبا ذەڕ کون ئەبا ذەڕ ببە بە ئەبا ذەڕ ببە بە ئەبا ذەڕ ئەفەرمێ کاتێکە هاتە پێشەوە تۆزێ ئەصحابەوانی چاویان بە قوت بوو جوان سەیریان نەکرد کورەوتیان وەڵڵا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەڵڵا ئەبوو ذەڕ الله دەستی بەرز کرد و فەرمووی ڕەحیم الله ئەبا ذەڕ خوای ڕەحم بە ئەبا ذەڕ کە یەمشی وەحیدەن بە تاقی تەنها ئەڕوا بەڕێوە وەیەموت وەحیدەن بە تاقی تەنها ئەمرێ ويبعث يوم القيامة وحيدا للرؤج قيامتها بتاقي تنها زندو أبيته أفرميه كهات أبو ذر أمان بو جرايا وتيان بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم أم دعائي كردو فرمتي رحمتي لي بتنها أمري شو خزمت بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم هەندێشتی بۆ باسکرد خۆشەویستمان یەکێک لەوانە پێوت ئەی ئەبوو ذەڕ لە ڕێوایەتێکە هاتووە کە تۆ لە ڕوبزە بە تاقی تەنها ئەمری ڕوبزە شوێنێک ئەبوو ذەڕ ڕێ هەر نەمزای ڕوبزە کوێ بەڵام خۆشەویستمان ئەم کەلیمەی دا بە گوێمە ئەم کەلیمەیەم وەرگرت ئەڵێ دوایی چوینەوە ناو مەدینە لە مەدینە خزمەتی پێغەمبەرم ئەکرد صلی الله عليه وسلم لە خزمەتیا بووم ئەچووم هەتا مانوو ئەبووم لە خزمەتی ئەوە ئەبووم کە مانوو ئەو ماڵ و حاڵم نەبووە هاتمە ناو مزگەوت ئەخەوتم ئەڵێ ڕۆژێ لە مزگەوتە خەوتە بووم خۆشەویستمان صلی الله عليه وسلم هاتە ناو مزگەوتەوە ئەڵێ سێرم کرد کەسێک بە حاڵ نوکی قاچی لە قاچمەدا ئەڵێ کە چاوم کردەوە سێرەکەم پێغەمبەری خۆیە صلی الله عليه وسلم یەکسەر هەڵسامەوە خۆم گورج کردەوە فەرمووی ئەلا ئەدراکە نائیمەن ئەبینم تۆ لێرە خەوتووی وتم ئەی پێغەمبەری خوا فەئەینە ئەنام هەل لیە بەیتون غەیرە هیچ ماڵێکی ترم نییە غەیری مزگەوت نایەوە ئەی لەکوێ بخەوم حرەبێ لە مزگەوتا بخۆم ئەڵێ خۆشەویستمان لە پەنامە دانیشت وتی باشای ئەبا ذەڕ كيف أنت إذا أخرجوك منه تۆ چی ئەکەی ئەگەر تۆ لەم مزگەوتە تۆیان کردە دەرەوە چی ئەکەی ئەڵێ من ژوتم وەڵڵا ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ألحق بالشام ئەچم بۆ شام فإن الشام أرض الهجرة شام زوي هجرة أرض محشرة أنبياء همو لين إجراون فأكون رجلا من أهلها أبن بنفر إلى أهل الشام يتنا يمو خۆشەویستمان کەمێک وەستا و سەیری کرد و وتی كيف أنت إذا أخرجوك من الشام ئەگەر لە شام دەریان کردیش ئەڵێ وتم والله یێمەوە بۆ مزگەوت
ئەی تۆ خۆ لە مزگەوت زیاترم نییە وەڵام منزل و جێگەی من هەر ئەم شوێنە ئێمە بۆ ئەم شوێنە فەرمووی ئەگەر لێرە هەم دەریان کردیتەوە وتی وەڵا ئیتە چارم ناچارە شمشێر هەڵە کێشم ئەوەی هاتە بەردەستم ئیبادەیەک ئەڵێ دەموچاوی گرش کرد وتی نا ئەی ئەبازەر شتێکە پێ بڵێم لەوە باشتر ئەڵێ وتم ئەرە وەڵا ئەی خۆشەویست ئەی چی بکەم بچم بۆ کوێ شوێنی تر هەیە دە شوێنێکم پێ بڵێ بۆی بڕۆ وتم نا خۆشەویست ئەڵێ فەرمووی نا فەرمووی بۆ کوێیان ناردی بڕۆ بۆ کوێیان بردی بڕۆ شمشێر هەڵنەکێشی ئەبەد شمشێر هەڵنەکێشی ئەبادەر چۆن ئینقیات چۆن وشترێک ئەگرن بۆ کوێ ئەبن ئەیبن بۆ کوێیان بردی بۆ کوێیان ناردی بە گوێیان کە ئەڵێ میژوتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە گوێتەکەم فەرمووی ئەم کارە بکە حتا ئەگەیتەوە بەلای من واتە وەفاتەکەیت و من ئەبینیتەوە تۆ ئاوا بکە ئەڵێ عەهدم مایەکە من ئەبەو شێوازە بکەم ئەڵێ وردە وردە دەوڵەتی موسڵمانان گەورە ئەبوو بەم لایە زیادی ئەکرد ئەڵێ ڕۆژە چوومە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم بینی فڵان کەسی ئەنات بە ئیمارەت بۆ فڵانە شوێن فڵان کەس سەرۆکی فڵانە سریە بەس ئەبوو ذەر نانێرێ چووم وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بمکە بە ئەمیر بمنێرە فەرمووی نەخێر ئەی ئەبا ذەر إنك رجل ضعيف تۆ پیاوێکی لاوازی ئەی ئەبا ذەر وإنها خزي وندامة كور أم إمارة ورقرتنا پشیمانیە إلا مگر کەسێ بە حەقی خۆی وەریگرێ ئەدای ئەو حقوقانەوە باشی بکە ئەگەر نا من نەدامەتە ئەمە خەسارەتە نەکەیشتیوە ئەڵێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی فەرموو ئیتر لە دوای ئەوە بیرم بە هیچ شێوازە لە ئیمارەت نەکردم تۆ وازم لێ هێنا بەڵام دیقەت بدەن ئەم پیاوە سەدعی بە حەق کردووە لەناو قوڕیشە ڕێگرێکی زۆر باشە بە تاقی تەنها هێرشی ئەکرد بۆ سەر قافڵەکان زۆر صفاتی قیادی گەورە لە ئەبوو ذەر هەیە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم پێ ئەڵێ تۆ کەسێکی لاوازی جارێک لەگەڵ هاوڵێکە دەمەقاڵەی بوو قسەیەکی وت بە دایکی هاوڵەکە وتی تۆ کوڕی ژنە ڕەشەکەی فەرمووی ئەبوو ذەر إنك رجل فيك إنك امرؤ فيك الجاهلية أي أبا ذر تو بشك لجاهلية تياماو خاصتي لخصالي جاهلية يشتغل لتو ياماو الله أمن دم توبة كردو بشيمان بومو هتا أو رفيق أو برادري خوم الرأي كردو والرازي كردو أبو ذر برياري دا لدواي بيغمري خوا صلى الله عليه وسلم لجنة كان بجداري كردو دواتر قراري دا غزوەکانە بەشداریکە لە دەرەوەی مەدینە لە خزمەتی ئیمامی عومەرە چوو دوور کەوتەوە لە فەتحی بەیت المەقدیسا بەشداری کرد لە شامە ئەمایەوە دەرسی خەڵکی دائەدا منهەجێکی تایبەتی خۆی هەبوو لە تەسکیە و تەربیەیە کە منهەجێکی زۆر قورسە منهەجی ئەبوو ذەر ئەفەرمێ وردە وردە اختلافی بۆ دروست بوو اختلافی بۆ دروست بوو لەگەڵ سەیدنا معاویە سەیدنا معاویە عەقڵێکی زۆر گەورەی دەوڵەتداری هەیە یعنی یەکەمین کەس کە بنیاتی دیمەشق ئەکا و ئەو بنا و قەسرە گەورە ئیسلامیانە دروستەکە سەیدنا معاویە ئەویش ئەبوو ذەر زۆر توند مەذهبی ئەبوو ذەر مەذهبێکی زوهدی زۆر گەورەیە ئەیو هەمووی ئێوارەیە نابێ هیچ شتێ بهێڵیتەوە بێ هەمووی ببەخشی تا بەیانی خوا گەورەیە کێ ئەڵێ تۆ ئەمێنی ئەبێ هیچ نەمێنێ ئەوە مەذهبی ئەوە مسلمانان نهان ئەدا بۆ ئەمە زمانیشی زۆر زبر بوو بە معاویە ئەوت ئەمە ئەگەر بە ماڵی خۆت کردوتە ئیسراف کردو ماڵی مسلمانان کردوتە زوڵمە کردووە بە کامیان کردوتە معاویە نامەیەکی بەدزیەوە نووسی بۆ سەیدنا عوسمان زمانی خلافەتی ئەوە ئەی ئیمامی عوسمان بۆ قورئانە خەریکە هەموو خەڵکی شام لێ هەڵەیگەڕێت ئەڵێن نابێ نان بخۆن نابێ هیچ کەم چۆن مەلیکێکی کافر و بێدینیە بۆ لای تۆ ئەچی خواردنی گەورە گەورەی بۆکەی ئەبێ شتێکی بەسیتی بیتێ نابێ زۆرم بۆ هاتووە سەیدنا عوسمان نامەیەکی بۆ نارد وتی وەرە بۆ ئێرە هاتەوە بۆ مەدینە فترەیە لە مەدینە بوو زمانی زۆر زبر بوو لەگەڵ ئیمامی عوسمانە ناردیانەوە بۆ شام هێنایانەوە بۆ ئێرە وتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە ئەخیرا ئیمامی عوسمان نەئەکردە ژوورەوە کە ئەهات یەکێک لە هاوڵان هات وتی بۆ خاتری خوا ئیمامی عوسمان ئەوە ئەبوو ذەر لەبەر دەرگاتە وەساوە
كرة والله جوم لي أبو بيغمري خوا صلى الله عليه وسلم وتويتي متواضع ترين كز لم أمتي من أبو ذر والله تواضعي أبو ذر وكو عيسى كري مريم أو بيا وقور لبردرقاتا وساوا نايكي تجورو وتي ورداني شباب تجورو بينا لقل خوتا بزانت شيئك عليك هات هەندێک پرسیاری کرد یەکێک لە پرسیارەکان فەرمووی ئایا ئەگەر کەسێک زەکاتەکەی خۆی دەرکە لە هاوڵێکی تری ئەپرس ئەگەر زەکاتەکەی دەرکە ئایا ئەو پارەی کە کۆی کردوەوە حەقی شەرعی خۆیەتی مافی خۆیەتی وتی بەڵێ ئەڵێ لەولا ئەبوو ذەر خۆی پێ نەگیرا هەڵیایە ئەوانە وتی دایک و باوک یەهودی بە کەسەکە تۆ چۆن شتیوە ئەڵێ تۆ نازانی ئەو ئاەتی کە هاتووە الذين يكنزون الذهب والفضة ئەوە بۆ مسلمان و غێرە مسلمان هاتووە تۆ کە باوکو دایکە یەهودی ئەتەوە ئیسلام فێری ئێمەکەی ئەڵێ دوڕێیەکیە بەسەری ئەو هاوڵە فەرمووی لەبەر ئەمە نایکە بە ژوورەوە بزانە چەند حدەتیە چەند شدەتی هەیە اینجا ئەبوو ذەر زانی کە هەڵەی کردووە وتی ئەی ئیمان بۆ کوێ ئەڵێ ئەڕۆم ئەچمەوە بۆ شام وتی ناوەڵڵا ناچی تۆ بۆ شام وتی ئەچم بۆ بەسڕە وتی ناوەڵڵا ناچی وتی ئەچم بۆ کوفە وتی ناوەڵڵا ناچی وتی لە مەدینە وتی ناوەڵڵا لێرەش نابی وتی ئەچم مەکە وتی ناوەڵڵا لێرەش نابی وتی ئەی چی بکەم چم بۆ کوێ وتی والله نەفی دەکەم بە تاقی دەنام لێرە بۆ ڕۆبزە وتی والله ئەڕۆم تەواو قسەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم هاتە دی وتی چۆن چی وتووە والله پێوتم بە تاقی تەنها لە ڕۆبزە ئەمری ئەچم بۆ ئەوێ دیارە شوێنی من ئەوێ دووری خستەوە ئیمامی عوسمان خۆی و خێزانی و مناڵێک چوو ئەوێ ساڵانە ئەو شتانەی کە پێویستی و بۆی ئەنارد لەو شوێنە ئەمایە ئەفەرمێ ئەبوو ذەڕی غیفاری لەو شوێنە مایەوە هەندێک لە هاوڵان هاتن بۆ لای هەندێک لە ئەهلی شام و ئەهلی عێراق و ئەوانە هاتن وتیان ئەی ئەبوو ذەڕ ئێمە بڕوامان بەم منهەجەی تۆ هەیە ئەم شێوازی بیرکردنەوەی تۆ تەواوە لە دینە هەمومان شمشێر بەدەستین هەمومان کەسی چاکین لە پشتەوەین چ شۆڕشەیەکەی ئامادەین فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم پێی وتوم وتێتی سوڵتانێک دێت زوڵمت لێ ئەکا ئەی ئەبا ذەڕ زوڵمەکەی قبول کە شمشێر ڕانەکێشی بەرامبەری ئەو کەسەی شمشێری ڕاکێشا بەرامبەری کە لەبەرێک لەناو مسلمانانە دروسەکە ئەو کە لەبەرە ڕێک نابێتەوە إلا مقال لقيامته والله لو كسب كريته بخوا منا ما أو كسي كلا برخونا مسلماننا اشتيواناكم لمش أنا دائني شمها تا خوي جور أمجرته خدمتي في غمري خوا صلى الله عليه وسلم شو كخوي بي وتبوش وازب من الروا حتى ألقاك عليه حتى وكل سنة أوش وازب من أجيته بخوا أبوش وازب منه ورد الزمن روشت أبو ذر غفاري روجي كان زور نخوجه ئەوەندە نەخۆش بووی ترکەوت توانای هەڵسانەوەی نەما سەیری غوڵامەکەی ئەکرد لەگەڵ خێزانی دەستی کرد بە گریان زۆر گریە ئەی ئەبا ذەڕ واللهی زۆر غەمە خۆم کە تۆ ئاوا ئەبینم بە زەلیلی کەوتووی بەم شێوازە وتی بۆچی غەمە خۆی وتی خەمی ئەومە بمری بایی ئەوە قوماش نییە کفنت بکەم هیچمان نییە تۆ هەمووی ئەبەخشی ئاشتێکە بێشتا تۆ هیچ نەبووە بۆ کفنەکەت فرمو هیچ مەترسە ئێمە سێ کەس بوون لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم فەرمووی لەم سێ کەسە دانەیەکیان بە تەنها ئەمرێ لە شوێنێکی چۆڵ کەسی لێ نییە خوا مسلمانانێک ئەنێرێ کە بۆ حەج ئەڕۆن بۆ کاری خێر ئەڕۆن ئەو مسلمانانە یان کفنی ئەکەن و دفنی ئەکەن بێخەم بە پێ بکەنە دڵنیا بدێت ئەگەر من مردم چۆ بەم لەولا بگەڕێ خەڵکی گێ بەدەمتەوە ئەڵێ هەندێک لە ڕوایەتەکان ئەڵێت لەم کاتە ئەبوو ذەڕ وەفاتی کرد هەندێکیان ئەڵێن ئەم ئافرەتە چوو لەم لاسێریە کرد لەو لاسێریە کرد تارمایەکی بینی لە دوورەوە ڕای کرد بەرەو پیریان هاواری کرد تیکە لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم زۆر نەخۆشە بە تاقی تەنها لەوێ ئەڵێ عەبدوڵڵای کوڕی مەسعود وتی هەر ئەبا ذەڕ نەبێ چونکە ئەو لە فەرمایشتا هاتووە بەس ئەو بەتەنهایە وتی واللهی ئەبا ذەڕ لەوێ کەوتووە وەرە بۆ لای الله هات السري وتي هؤلاء كيف غمري خوا صلى الله عليه وآله وسلم خوش ويستكي أو وتي جارته سيادتها هيج أمريكت هي اشتكت ورقرتو لما لي دنيا وتي والله يكشتم ورنا قرتو هيج مسؤوليتي كمنية للدنيا تي عهدم كلو لقال خوا أو كسيك النجم لسركا به هيج مسؤوليتي كي نبي ديك مردم
أو قافلان كبيغمري خوا صلى الله عليه وسلم شاهدي وداون بمنجن تخواتي وزليم دور كونه هندشتي تايبتي خۆم هەیە لە دوعا و ئەذکار جێبەجێیانەکە ئەڵە لێی دوور کەوتنەوە ئاگایان لە وەرەوەری دەنگی بوو کاتێکیان زانی دەنگەکەی نەما ئافرەتەکە لێی نزیک بووە هاواری کەوتی فریاکەون وەڵاهی وەفاتی کرد عەبدوڵڵای کوڕی مەسعود هاتە سەری فەرمووی والله قسەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم هاتە دی بەتاقی تەنها بە سەحرایە ئەهاتیوە بەتاقی تەنها ژمردی واخوای گەورە ئێمە بۆ مسەخەر کردی عەباکەی خۆی داکەن کردێ کفنی ئەبازەر هەر لەو شوێنە لە ڕوبدا شوێنێکیان تەرتیب کرد و ئەبازەڕیان ناشت و ئەفەرمێ عەبدوڵڵای کوڕی عەباس هەموو جارێ ئەیوت عەبدوڵڵای کوڕی مەسعود ئەفەرموو والله یەقینم هەیە بە تەنها هاتی یەقینم هەیە بە تەنها مردی بەس نازانم چۆن بە تەنها زیندوو ئەبیتەوە ئەبێ ئەو ڕۆژە چۆن زیندوو بیتەوە بە تاقی تەنها ئایا لەم منطقەی تۆیە کەسی تر نییە مردوو بێ تۆ چۆن بە تاقی تەنها لە ڕۆژی قیامەتە زیندوو ئەبیتەوە ئایا پێش خەڵک زیندوو ئەبیتەوە ئایا دوای خەڵک زیندوو بەخوا نازانم ئەم هەواڵە بەڕێز و گەورەیە کە نمونەیەکی زۆر گەورەیە بۆ زوهد هەر کاتێ باسی زوهد و زاهیدان کرد ئیلا ئەبێ ئەم ئیمامە گەورە باس کرد ئەم هاوڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەبینی لە مووقفێکە زۆر ڕاستەوخۆ خۆشەویستمان پێڵە ئینەکە ضعیف تۆ لاوازی ئێمە زۆر کات ئەگەر کەسێک شتێکمان پێ بڵێ ڕخنەیەکمان لێ بگرێ دنیامان لێتەوە یەک ئەم خۆشەویستەمان پێڵێ تۆ لاوازی قبوڵی ئەکە ئەزانێ خۆشەویستمان ئەزانێ چی بۆ ئەم باش ئەم خۆشەویستەمان ئەم هاوڵە بەڕێزەکە لە خزمەتیان ئەبینی ئەم هاوڵە سەیدنا عوسمان ئەینێرە بۆ شام معاویە ئەینێرێتەوە بۆ مەدینە ئەینێرە بۆ شام ئەینێرێتەوە بۆ مەدینە قبوڵی ئەکا چونکە خۆشەویست پێی وتووە چۆنیان جوڵانی بجوڵێ هەتا ئەگەیتەوە لای من ئامادەیە بە تەنها بژی لە شوێنێکە خۆی و خێزان و مناڵ تەنها لە بەرخاتری خوا جەل جەلالوه ئەزانە خۆشەویست پێی وتووە لەوێ ئەمری ئیتر لەوێدا ئەنیشی هەتا وەکو چاوەڕێەکە کەی ئەوەندە یەقینی هەیە لە وشەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بۆیە خۆشەویستانم مەسەلەی وەرگرتنی قسەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر گەورەیە ئینسان تەسلیمی کولی بێ والله چۆن بەو هاوڵە ئەو کەلیماتانە ئەڵێ و ئەوەتە تەریخ مێژوو هەر هەمووی ئەنووسێتەوە هەر هەمووی یەتە دی بەخوا هەموو وشەیەکی خۆشەویستمان ئەو هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم جارێکیان لە خزمەتی ئیمام عومەر دانیشت بوو ئەبوو ذەر لێوە تێپەڕی فەرمووی لەنام ئەم ئومەتەی منە کەس نییە زمانی بەقەدەر ئەم پیاوە ڕاستگۆیان نەبێ ئەفەرمی ئیمام عومەر فەرمووی ئێمە ئیشکەین لەسەر ئەمە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ ئیشی لەسەر کە والله ئەمە شەبیهی عیسای کوڕی مەریەم وەکو عیسای کوڕی مەریەم ئەوەندە متەواضع جارێکیان ئیمامی عومەر گەنجێک لێوە تێپەڕی فەرمووی نعم الفتى بەخوا ئەم گەنجە گەنجێکی زۆر باشە ئەڵێ ئەبوو ذەر ڕای کرد بە دوای ئەم گەنجە وتی تو خوا دوعام بۆ بکە زۆر دوعا بۆ من بکە وتی ئەبوو ذەر من دوعا بۆ تۆ بکەم تۆ هاوڵی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ئێمە تابعین ئەومان نەبینیوە فەرمووی والله عومەر گوێم لێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی إن الله جعل الحق على لسان عمر وقلبه بەخوا حق لەسەر زمان و دڵی عومەرە والله مادام وتوتي نعم الفتى تو باشترين كسي تو خو دعاء خير بو تواضعي سيدنا أبي ذر لأسكي زور جورة زهدي شي لأسكي زور جورة بلام آية مذهبي زهدي إمام أبو ذر أبيت منهجك عام ولا ما قصي زور جورة يعني نسأل أم مسألة هي إنسان ممكن خوي بو خوي بمنهجێکی زۆر زوهدی زەحمەتا بژی وەکو سەیدنا عومەر چۆن بەو قورسێ ژیانی بەسەر ئەبرد وەکو بڕێک لە هاوڵان هاوێنەی ئەبوو ذەر بەڵام ئایا ئەم فکرە تعمیم ئەکرێ بۆ هەموو ئومەت لەو ئاستان نییە حتا عولەما ئەفەرمون ئینسانی زاهید نابێ زوهدەکەی خۆی واجب بکە لەسەر ماڵ و مناڵی خۆی نابێ زوهدەکەی خۆی واجب بکە لەسەر ماڵ و مناڵی خۆی چونکە ممکنە ماڵ و مناڵەکەی تەحملی ئەو زوهدە گەورە نەکەن ئەوەی کە ئەم تەحملیەکە ئەوان تەحملی نەکەن ئەمە منهجێکە لە تەسەووف و خواناسی و تەسکیە ئەوەی کە خۆت پێتەکرێ مەرج نەبیکەیتە مەرجێکی قورس بەسەر ماڵ و مناڵەوە ئەوە تەنفیز و تەطبیقکێ بڵێ ئیسلام تەنها ئەوەیە ئیسلام فکرە ئیسلام
يعني بیرکەنەوە مەسەن هاوڵان ئەوە تایشێکیان ئەوەندە زاهید و تند لە زوهد و دنیا کەسێک تریشیان ئەو هەموو قەسر و قوسوور و ئەو هەموو تەرتیباتە حتا جارێکیان ماڵ و سەرۆت و سامانی عەبدوڕەحمانی کوڕی عەوفیان هێنا ئەبوو ذەر لەوێ بوو ئەفەرمێ کە ماڵەکەیان دانا ئاڵتوونەکەیان دانا ئیمامی عوسمان لە پشتێ ون بوو ئیتر ئەو لە نێوان ئەو خەڵکەکە ئەوەندە ئاڵتوون بەرز کرایەوە ئەڵێ فەرمووی ڕەحمەتی خوا لە عەبدوڕەحمانی کوڕی عەوف بێ ئەم ماڵەی بوو بە سەبەبی ئەوەی دنیای پێ بکرە و ئاخرەتی پێ بکڕێ ئەڵێ ئەبوو ذەر زۆر تووڕە بوو وتی چۆن بە ماڵ دنیا و ئاخرەتیش ئەکڕێ ماڵ ئەبێت تەنها پاڵی پێوەنێ ئاخرەت ئەگەر کەسێک نابێت دنیای هەبێ و ئاخرەتیشی هەبێ نابێشتیوە زۆر هەوڵیاندا پێکەوە یەکتری قەناعەت پێ بکەن کەسیان قەناعەتیان بە کەسیان نەکرد هەردووشیان لەسەر سیرکی خۆیان ڕۆشتن کەسێکیشیان خلافی ئەدەبێکی لەگەڵ ئەوی تران نەکرد پێکەوە ژیانیان ئەگوزەران ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دوو جار نەفی ئەکە قبوڵیشێت سیدنا معاویە دەری ئەکە قبوڵیشێت لە نێوانیانە اختلاف دروستە بێ قبوڵیشیانە خەڵک گیێنەڵێن کاکەوە شمشێرمان لە خزمەتە چیتێ نا ئومەتی ئیسلامی ناکەمە دوو شەق و سێ شەق ئەم فکرانەی ئەبوو ذەر ڕەزا و ڕەحمەتی خوا بەسەریادا بارێ فکرانێکی زۆر گەورەیە والله ئینسان کە لە خزمەت حیاتیە ئەوەستێ یعنی تۆ بیرکەرەوە هەموو ئێوارەیەک ئەم کەسە هیچ شتێک لە ماڵەکەیان نەمێنێ ڕەحمەتی خوا و لوتفی خوا کاتی عەطیەی بۆ ئەهات مەعاشی بۆ هات شتی یەک ساڵی بۆ ئەهات لە ڕوێتێکە ئەڵێ ئەو ڕۆژە تا ئێوارەشتی ساڵەکەی هەموو ئەبەخشی ئەوی ساڵێک چۆن طبعا عەطیەی ئیسلامی بەخشندەی ئیسلامی یان با بڵێن مەعاش لە ئومەتی ئیسلامیە یەکەم ساڵانەیە دووەم لە ئەوەڵی ساڵەوە ئەدرێ ئەم فکرەی کە ئێستا لە ئەخیری مانگەوە بدرێ ئەوە فکرێکی ئیسلامی نییە لە ئەوەڵی ساڵەوە ئەدرێ و تەواوی ساڵێکیش پێکەوە ئەدرێ بەو کەسە ئیتر خۆی کاسبی پێوەکە زیادی ئەکا چیلی ئەکا کاری خۆیەتی ئەبوو ذەر غیفاری شتی یەک ساڵی ئەدرێ لە یەک ڕۆژە لە پێناوی خوا سەرفی ئەکرد دوایی ئەمە هیچی نەبوو چاوەڕێ ئەکرد مناڵەکانیش هیچیان نەبوو چاوەڕێیان ئەکرد لەگەڵیان بۆیە عولەما زۆر تەنبیه لەسەر ئەم فکرەی ئەبوو ذەڕی غیفاری ئەدەن حتى لە هەندێک ڕیوایەتە هاتووە کە ئیمامی عومەر لە زەمەنی خۆیان نەفی کردبوو نەهی کردبوو لە ئەبوو ذەر کە نابێ هیچ شتێک لە شتەکانی خۆی باسکە بۆیە لە زمانی ئیمامی عومەرە هیچ اختلافێک دەوت چکە هیچ قسەیەکی نەکرد فکری خۆی باز نەکرد ئیمامی عومەر زۆر تند بوو لەوانە لەگەڵ هاوڵانە هەمویان حتى لە مەدینە نەئێژ بچنە دەرەوە زۆر هەمویانی لەناو مەدینە هێشتەوە بۆ اختلاف لە بینی موسڵمانان دروست نەبێ دواتر ئیمامی عوسمان دەرگای بۆکردنەوە بۆ کوێ ئەڕۆن بڕۆن یەکێک لەوانە ئەبوو ذەر کە ئیمامی عومەر تند بوو لەگەڵیا ئەو نابێ ئەو فکرانەی خۆت بڵاوکەیتەوە لەناو موسڵمانانە بەینەما ئیمام عومەر خۆی زۆر زاهیدێکی گەورە خۆی زۆر تند لە دنیاداری یعنی ئەفەرمێ ماڵی موسڵمانانم وەکو ماڵی هەتیو لێ کردووە طبعا ئەو کەسەی کە سەرپەرشتی ماڵی هەتیوەکە نەک ماڵەکەی خۆی ماڵی هەتیوەکە ئەگەر پێویستی بوو بە ئەندازی خۆی ئەتوانێت لە ماڵی هەتیوەکە بخۆ کە هەشی و بە هیچ شێوازە دەست لە ماڵی هەتیوەکە نادا ئەو کەسەی سەرپەرشتیکاری ماڵی هەتیوە طبعا فکرەیەک هەیە لای خۆمان چا لە ماڵی هەتیوە مەخۆ و نازانم سێبەری ماڵەکەی و ئەوانە ئەوە لە زوڵماوایە ئەگە زوڵمی لەکەی ئەو هەیە ئەگەر نە تۆ تێکەڵاوی ئەەکەی سەرپەرشتی ئەەکەی دروستە چای ماڵیشی بخۆی دروستە شتیشی بخۆی ئیمامی عومەر ئەیفەرمووسی ئەیفەرموو واللهی ماڵی موسڵمانان وەکو ماڵی هەتی و سەیرەکە ئەگەر پێویستم بوو بە ئەندازی سکی خۆم دەسی بۆ ئەبم پێویستم نەبوو دەستکاری ناکەم ئەبەو شێوازە مامەڵەکەم لەگەڵ ماڵی هەتی لەگەڵ ماڵی موسڵمانانە دەی لەم زوهدە گەورە هێشتا ئەبوو ذەر زوهدی ئیمامی عومەری پێکەم بوو بۆیە ئیمامی عومەر لە زەمەنی خۆیان نهی لێ کردو کە فکرەکانی خۆی بەیان کە لە زمانی ئیمامی عوسمانە بەیانی فکرەکانی کرد ئەم هاوڵە بەڕێزەی کە ئەمڕۆ پێکەوە هەمومان لە خزمەتیا بووین هاوڵە دەموچاو سوورە نوکتەکەی پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم عیسای کوڕی مەریەمی ئومەتەکەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەم بیست ناوێکی بۆ دابنێم هەرچی ئەگەڕام بەناو ناوەکانە لە غەیری وشەی عیسا عليه السلام نەم ئەتوانی شتێکی تری بۆ دابنێم ئەم تەواضوعە گەورە کە لەم پیاوە گەورە هەیە ئەی شوبهێنێ بە سەیدنا عیسای کوڕی مەریەمەوە وەکو خۆشەویستمان ئەفەرمێ صلی الله عليه وسلم و ئەمەی کە لە خزمەتانە باسم کرد حەزم ئەکرد کە باسی کەم لەبەر منهەجە جیاوازەکەی زۆر هەر یەکێک لە هاوڵان میوەیەکە و تامێکی هەیە
میوەی ئەم جارشمان بریتی بوو لە ئەبوو ذەڕی غیفاری داوامە لە ذاتی پاکی پەروەردگار چۆن خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم دوعای بۆ غیفار کرد و وتی غەفر الله لها خوا لە گوناهیان ببورێ. ئێمەش ئەمڕۆ لە خزمەتی بەنی غیفار و لە خزمەتی ئەبوو ذەڕ بووین. خوایە بە خزمەتی ئەم کەلیماتانەی کە وتمان بە حورمەتی ئەم وشانەی کە لە زمانمان دەرچ و گوێمان لێگرت ڕەحمەت و بەزەی و میهرەبانی و لێخۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و گەورەی خۆت بە بەزەی خۆت یا ئیلاهی کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی ئێمە زۆر محتاجین بە لوتفی تۆ بە ڕەحمەتی تۆ بە ئیلاهی محتاجی فەتاحیەتی تۆین هانای زەلیلی و ضعیفی خۆمان بۆ لای تۆ ئەهێنین. یا ئیلاهی دەرگا خێرەکان بەسەرمانە بکەرەوە. خوایە کەلیماتانێک لە خزمەتی ئەم پیاوە گەورانە بووین و ژیانمان لەگەڵا گوزەراندون بیکەرە مایەی ئەوەی کە ئەم ژیانەمانی پێ ڕۆشن کەیتەوە ناو گۆڕەکانمانی پێ ڕۆشن کەیتەوە ئاخرەتمانی پێ ڕۆشن کەیتەوە. یا ئەکرەم الئەکرەمین خوایە داوات لێ ئەکەین لە گوناهی دایک و باوکمان ببورە. یا ئیلاهی لە گوناهی خۆشەویستانمان ببورە. تو گەورەی خۆت گوناه بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناه بە پەنهان کردمان و کەس نەیزانی عەفومان کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خەتایەک لەم و دوائیکەین و فریای تەوبە ناکەوین و ئەمرین. یا ئیلاهی عەفومان کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین ڕەحمەت بەسەرمانە ببارێنە لەو کاتەی لە ناو گۆڕەکانمانە بە تاقی تەنها ڕاکشاوین بێکەس و غەریب و غەمبار. یا ئیلاهی بەخوا چاومان تەنها لە ڕەحمەتی تۆ یا رب العالمین. یا ربی خوایە لە ساحەی مەحشەرە بە ڕەحمەتی خۆت محاسبە و مکاتەبەمان لەگەڵا بکە بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە. ئیلاهی تۆ خۆ دەزانی ئێمە گرفتمان زۆر زۆرە مشکلەمان زۆر زۆرە. یا ئیلاهی هەموو مشکلەکانمان بەرزەکەینەوە بۆ ئاسمان و بۆ لای تۆ. یا ئیلاهی ئەوەی کە ئەمانەوە پێمان عەتاکە ئەوەی کە ئەزانی بۆ دین و دنیامان سوودی لێ وەرئەگرین پێمان عەتاکە یا رب العالمین. خوایە دەرگاکانی ڕزق بەسەرمانەکەرەوە دەرگاکانی عیلم بەسەرمانەکەرەوە دەرگاکانی سەلاح و خواناسی بەسەرمانە بکەرەوە. خوای گیان دەرگاکانی خواناسی بەسەرمانە بکەرەوە. ئیلاهی بمان گێڕە لەو عەبدانەی کە خۆت هەڵیان ئەبژێری سەرپەرشتی کارەکانیان ئەکەی یا رب العالمین. مەمان دەرە دەستی خۆمان بە ئەندازی چرکە ساتێکی یا رب العالمین. یا ئیلاهی ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە. یا ئیلاهی ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە ئەومان قەرزارە قەدی سەرشانی سووکە. یا ئیلاهی ئەومان گرفتاری گوناهە ڕزگاریکە. یا ئیلاهی ئەومان زەلیلی بەردەسی گوناهە و لە مجاهدایە. یا ئیلاهی ڕزگاریکە. ئیلاهی نەفسەکانمان بەرزکەرەوە بۆ لای خۆت تەسکیە و تەربیەی خۆمان ئەدەینە دەستی تۆ یا رب العالمین. خوایە هیچ سپاردەیە لای تۆ زایە نابێ و ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین. خوایە ڕەوشتی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین. حیا و حرمەتی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم کەلیماتانەمان لێ قبوڵ کە ئەم دوعانەمان لێ قبوڵ کە ئەم بەڕێزانەی تەواجودیان هەیە لەگەڵمانە ئەو بەڕێزانەی متابعی وتارەکانمان ئەکەن. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت کەڕەمی خۆت بەسەریانە ببارێنە دەرگاکانی خێر بەسەریانە بکەرەوە. یا ئیلاهی خۆشبەختی دنیا و ئاخرەتیان پێ عەتاکە. خوایە داوات لێ ئەکەین ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خوایە سڵاوی ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە. یا ئیلاهی عەرزیکە کە خۆشەویستەکانی لە کوردستانەوە سڵاوی بۆ ئەنێرن و یا ئیلاهی خۆشەویستی دڵی ئێمە بگەینە بۆ خۆشەویستەمان یا ئەکرەم الئەکرەمین. خوایە عشقی دڵی ئێمەی پێ بگەینە یا رب العالمین. خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم کەلیماتانەمان لێ قبوڵ کە. یا ئیلاهی هەر هەمومان لە ساحەی مەحشەرە لە خزمەت پێغەمبەری خوایە صلی الله عليه وآله وسلم بە ئومەتی ئەو قبوڵ کە. خوایە لە بەهەشتا لە خزمەتی خۆتە بەدەم و چاوی گەش و جوانی پێغەمبەریانمان صلی الله عليه وآله وسلم شاد کە. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوای گەورە لە گوناهی منی شوێ ئەو ژبورێ و خوا لێمان قبوڵ کە.